ما وەک ناوەندا وەرچوو لاوا و ڕێڤەبەریە لاواڵ دهوکێ دەست هەلکەفتە ڕۆژە جیهانیە لاوا 12 دەست هەوەکە هوشیارکردن و دابەشکردنە کەلوپەلێن تەندروستی دژی پەتایە کۆرۆنایە دەست پێ کردە بۆ مایە 5 ڕۆژە تێ بەردەوام بتل ناحیا باتیفا و گوندێ دەوروبەر و کۆمەڵگەیە دەوروبەر بێگۆڤا و لێڤ و واندرا پشتی بەلاڤینە کۆرۆنایە فێ دەڤەرێژی ڕاستی بیجێ مەترسیە بۆ هەر تاکێکی مافرۆزە پترێ خوا پارێزین خەڵکیشی پترێ پێگیری ڕێن ماوەتکردن ئەم وەک بنگەهێ باتیفای ساخلەمیێ gelek sopasiya navenda lavên batîfatkîn ku rabîn bi heweka dabeşkirina mask û destkêşa ser hawilatiyan rastî karekî gelekî pîroz e. ئەم بابەتەی ئێمە زیاتر ئەمانەی ئەو شتانی کە زۆر لە کۆنا ماونەتەوە بەڵام بە پاکوخاوێنی ماونەتەوە اینجا ئەو کەسانش زیاتر حەزیریەکەن یا ئەو کۆمەلگایانی حەزیریەکەن کە زیاتر خاوەنی شارستانیەتن بەڕاستی ئەو بابەتانەی کە هەیە بۆ نمونە بە شێوەیەکی سەرەکی رادیۆمان هەیە ئێمە رادیۆیانە هەرەمووی 70 ساڵە 80 ساڵە تایەتی 100 ساڵە ئەمە لامپەی پێڵێن گڵۆپە رادیۆی هۆڵندی تایە رادیۆی ئەڵمانی تایە رادیۆی ڕووسی تایە وەڵای یەکێ لە هۆکارەکانی ئەوەیە کەشتی تحوفیات یا شتی دەگمەن ئەوەیە دووبارە بوونەوەی نییە بۆ نمونە بەڕێزت حەزت لە شتێکە حەزەکەی لە ماڵەکە تا بەستۆ هەدوێ خزمەکەت ناسیاوەکەت یا کەسی ئەزیز و بەڕێز و هاوڕێی خۆت نەیبێ لەو شتە چونکە شتی تازە بۆ نمونە تۆ ئەچی کە شتێکی تازەکڕی یەکێتە ماڵەکەی تۆ حەزی لەو شتەیە بەڵام دوایی ئەچێ دیسانە شتەی تۆ ئەکرێتەوە ئەمە گرنگیەکەی لەوە ینی هۆکارەکەیەوەیە کە خەڵک زیاتر حەزی لە شتی کۆنا کە دووبارە بوونەوەی نییە حەزت لە هەشتێ بێ ینی کەمە کەم کەس دەتوانێت ئەو شتەوە دەست بێنێت We are organizing a summer street where we cut down traffic and where we do a lot of events and we do a lot of activities. Due to the coronavirus, everybody was inside and we saw that public space was under pressure and we need more place to play, to have fun, to meet each other, to have a social life. Who are living here the same time with me. Look at my babies, they're playing with people now, and that is very beneficial. Look at me, all those people we are together, is the first time we meet, but you know what, 15 years we live together, but I can say even if hello, we don't know each other.